درباره چاپێککەوتنە سەرۆک وەزیر مەسرور بارزانی کو بڕیارە پشتی چەند خۆلەکێکێندن بوورن لە کەناڵە ئەلشەرق دابەزیتن بێتە پەخشکردن گەلێک بابەتên گرنگ بەحەزکردنەوە بابەتên کو پەیوەندی بە پەیوەندیێندنا بەرە هەرێما کوردستانê û بەغدایە هەنە هەروەها پەیوەندیên هەرێما کوردستانê دیگەل خەلیج هەرێما کوردستانê دیگەل ئەمریکا دیگەل تورکیا دیگەل سووریایە ئەو ڕەوشانها لە سووریای ڕۆدەداتن هەروەها بابەتێ پرۆسا ئاشتی و چارەسەریە تەمامی ئەوان بژارانە دیگەل هێژە سەرۆک وەزیر مەسرور بارزانی هاتینە گوت و بێشکردن چاپێککەوتنەکە گرنگە و ئاگادار دەکەن کو پشتی چەند خۆلەکێکێدن لەسەر شاشەیە ئەلشەرق کەناڵە ئەلشەرقا سعودی دێتە پەخشکردن ji bo gotûbêjkirin li ser ev pêşniyarên Serok Wezîr Mesrûr Barzanî kirîne ji bo desalatdarên Bexdayê taybet derbareya moçe û budcê yan ji şayesteyên dareyiyên Herêma Kurdistanê gotûbêjekê digel berez Dr. Rêbar Hadî Serokê Komîteya Yasayî ya Parlemana Iraqê dikên ku li stûdiyê mêvanê me ya Dr. Tu xêratî spas bi amedebûnê Dr. Cenabî Serok Wezîran li katî guftûguyekê xwe legal کەناڵی ئەلشەرق قسەیەک دەکات دەڵێ گونجاوترین چارەسەری دەستوری ئەوەیە لە پرۆژە یاسای بودجەی داهاتوودا ڕێککەوتنێک لەسەر بودجێ بکەین بۆ کوردستان تایبەت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان تایبەت تەواوی شایستەدارەکانی هەرێمی کوردستان ئێوە وەکو پەرلەمان یاخود وەکو پەرلەمانتار چۆن کار لەسەر ئەم پێشنیارە دەستوریەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی دەکەن بەڵێ دیارە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لەو چاوپێکەوتنەدا ئەوەی ئەمە تێبینیمان کرد و پێشتریش بەڕاستی لەگەڵ دانیشتەکانی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و لەگەڵ حزبە سیاسیەکان یان کاربەدەستانی بەغدا پێشنیارەکان و ئەو تەرخانەی کە دەیکا هەمووی لە چارچەوەی دەستورەوە پشت بەستنە بە مادە دەستوریەکان و پاڵپشت بە مەبادئ دەستوریەکان ئەو قسانە دەکاتن ئێستا کە دێن باس لە پێشنیاری ئەوە دەکەین چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە چارچەوەی دەستور وازەحە بەڕاستی دەستوری عراق ئەو دەستورەی کە هەموو زۆرینەی گەلی عراق کاتی خۆی کە دەنجی لەسەردا لە مادەی 121 لە فەقەرەی سێ زۆر بە وازەحی باز دەکا کە بودجەی هەرێمی کوردستان بودجەی جیادە بی لەوەی کە لە زەمنی بودجەی گشتی تەمان بەڵام حسەی هەرێمی کوردستان بەجیا دیاری دەکرێت لە بۆ هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان سڵتەی تەشریعی و تەنفیزی و قەزایی خۆی هەیە کەواتە ئەگەر تەعاملکردن بە هەمان شێوەی پارێزگاکان بی هیچ قیمەتێک لە بۆ فیدرالیت دەمێنێتەوە لە عراق ئەو دەستورە لەسەر ئەساسی فیدرالی دروستکرایە لە عراق کەواتە هەرێمەکان مافی ئەوان هەیە بودجەی تایبەت بخۆیان هەبی ئەو بودجەی کە تەقدیم دەکرێت ساڵانە لە بۆ پەرلەمانی عراق کە بودجەی هەرێم جیا دەکرێتەوە لێرە دیاری دەکە هەرێم بەخۆی تەسەڕف بەو بودجەی خۆی دەکاتن چەندی دەکاتە با بڵێن ڕاتبی موچەی موچەخۆران و چەندیش لە بابەتی استثماری سەرف دەکاتن دوێ ئەو پێشنیارەی کە جەنابیان باسی کرد تەواو لە چوارچێوەی دەستوردایە و هەروەها پێشتریش بەڕاستی بە هەمان شێوە بووە بەڵام ئەوەی کە ڕوویدا لە بە بڕیاری دادگای فیدرال پێش ماوە کە ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان و بە تایبەت لە کوتلەی پارتی دموکراتی کوردستان و زۆربەی یاساییەکانیش لە هەرێمی کوردستان باسی ئەومان دەکرد کە ئەو بڕیارەی دەستوری نییە ئەو کات خەڵکانێک هەبوون هەم لە عراق و هەمیش لە بڵێ هەم لە بەغدا و هەمیش لە کوردستان باسی ینی ببوونە بەرگری کار لە بڕیارەکەی دادگای فیدرال بەڵام لە کۆتاییدا ڕۆن بۆ خۆشیان ئەوانەی کە لە بەغداشن دانیان بەوە دانا کە سەرۆکی دادگای فیدرال و دادگای فیدرال لەو بڕیارانەی کەدایەتی مۆفق نەبووە بڕیارەکان پێچەوانەی دەستور بووە لێ بەگەڕانەوە لە بۆ دەستور دەتوانین چارەسەری ئەو کێشەیە بکەین ئەویش بەوەیە کە لە موازنەی ئەو ساڵی کەدا دێتن لە پەرلەمانی عراق باسی ئەو بکەین لە موازنەی داهاتوو یعنی ساڵی داهاتووی عێراق دەتوانن چی بکەن بۆ ئەوەی هیچ نەبێتن شایستەدارەیەکان یاخود موچەخۆرانی هەرێمی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەو مەعمەعە و کێشە و بەریەکەوتنی سیاسی دەربێنن دەزانی جوابی ئەو پرسیارەی جەنابەت بە دوو شێواز دەبی جانبە سیاسەکەی دەبی باس بکەینەوە جانبە یاساییەکەشی باز بکەین جانبی یاساییەکەی واضحە مەشروع موازنە حکوومەت دەینێری دوای ئەوەی کە لە مەجلیسی وزەرا دەنجی لەسەر دەدرێت و دێتە پەرلەمان لە پەرلەمان دەکرێت ئەو بابەتە بەو شێوەی کە باسی کراوە بە جێرەی دەستور چارەسەر بکرێت و بچتە دەنگدان و تێپەڕێنرێت بەڵام لە ڕووی سیاسیەوە باز بکەین بەڕاستی ئێمە ئێستا لە عراق بەرەو هەڵبژاردن دەڕۆین هەمومان دەزانین هەڵبژاردنەکان لەمان دیازە دەکرێت کەواتە ئەو حکوومەتی ئێستا لە کۆتایی تەمەنیتی کەواتە ئێمە لە بیدایەتی ساڵیدا دەست دەکەین بە پێکهێنانی حکوومەتێکی دیکە و بە ئیتیفاقاتی دیکە و هەروەها ڕێکەوتن لە نێوان لایەنەکان و منهاجێکی وزاری نوێش ئەو منهاجە وزاری کە
حکوومەت تەقدیمی دەکات دەکرێت لەوێن دەرێ لە ئیتیفاقە سیاسیەکەی جێگای بکرێتەوە کە پێویستە حکوومەتی ئیتیحادی و هەروەها پەرلەمانی مەجلیسی نوابیش بە جێرەی دەستور تعامل لەگەر هەرێمی زۆر باش لەو شەرتانەی کە ئێمە دەتوانین هەموو کوتلەی سیاسی خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان و هەروەها ئەوە حکوومەتیش ئەو کاتە ئەو بابەتە بکرێتە بابەتەک و فەرز بکرێت لۆ داخل بوون لە حکوومەتی نوێی ئەو جارەی بەغدا ئەوە بابەتە بێتین کە پێویستە تعاملکردنی حکوومەت و سوڵتەی ئیتیحادی لەگەر هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور دابێت و لە چوارچێوەی مادە دەستوریەکان دابێت. زۆر باشە کاک دکتۆر جەنابێت بەخۆشت باش دەزانی یەکێک لە پوینتەکان لە خاڵی ناکۆکی نێوان هەولێر و بەغدا بابەتی نەوتە. ئێستا سەرۆک وەزیران دوایین لێدوانی خۆی باس لەوە دەکات کە ئێمە ئامادەین لەسەر بابەتی پرۆژە یاسای نەوت و غاز گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەین. بەغدا بۆ نایەوێتن یاسای نەوت و غاز پەسەند بکاتن یاخود هەمواری بکات یاخود دەری بشوێنێتن هۆکار چییە خۆ کاتی خۆی ئەگەر بەبیرت بێتن جەنابەت پەرلەمانتاری و لە بەغدای محەممەد شاه سوودانی لە پەرلەمان باسی کرد کە لە ماوەی 6 مانگا من ئەم کارە کۆتایی پێدەێنم بۆچی نەکرا یاخود بۆ بەغدا ئامادە نیە لەم ڕۆیەوە بێتەوە پێشەوە. دیارە زۆر وازها بابەتی نەفت لە دەستوری عراقی لە مادەی 112 باسی کردیە و بە دوو مەرحەلەش لێکتی زیاد کردیتەوە. ئەو حەقلانەی کە پێشی ساڵی 2005 پێشی دەستور هەبووینە و ئەوانەی دوای ساڵی 2005 هەنە لێکتری زیاد کردەوە لە یەکەم باس لەوەی دەکات کە بە ئیدارەی مشتەرەک دووەمیان تەنها لە ڕسمی سیاسەتەکە حکوومەتی ئیتیحادی بەشدار دەبێت. هەر یاسایەکیش کە لە پەرلەمان دەردەچی دەبی موافق بی لەگەر دەستور. لە کاتێکدا ئەگەر یاسایەک دەرچوو پێچەوانەی دەستور بوو ئەو یاسایە هیچ قیمەتی نابی لە محکمەی ئیتیحادی بە ئاسانی هەڵدەوەشێتەوە کە ئەنەما ئەو یاسایە تەشریع نەکرایە کەواتە ئەگەر بین ئێستا و لایەنە سیاسیەکانی بەغداش دەزان ئەگەر بین ئێستا ئەمە یاسای نەفت و غاز تەشریع بکەین لە پەرلەمان دەبی موافق بی لەگەر دەستور دەبی بە جێرەی دەستور بی ئەگەر بە جێرەی دەستوریش بی مادە دەستوریەکە زۆر وازەحە کەواتە حەق بە هەرێمی کوردستان داتن ئیدارەی بێرێنەوەەکانی خۆی دەستور بی ئەگەر بە جێرەی دەستور بیتن لە بەرژەوەندی عێراقاش نییە دەزانی بابەتی بەرژەوەندی عراقیان هەموو لە بەرژەوەندی هەموو شعبی عراقی دەبی خۆگەر یاساکە دەرچی لەو کێشەی ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا هەیە تەنها کێشەکە لە بۆ هەرێمی کوردستانە کێشەکە هەموو عراق دەگرتەوە نائستقراریەتێک لە هەموو عراق دروست دەکات تأثیر لە سومعی دەوڵەتی عراق دەکات لە نێو مجتەمەعی دەولی یعنی ئەگەر مەواز بکەین یان حکوومەتی ئیتیحادی وەهەز بکاتنە و کێشەی کە لە بۆ هەرێمی کوردستانی دروست کردی و تەنها هەرێمی کوردستان پێی زەرەرمەند دەبی باوەڕکەوانیە باوەڕکە حکوومەتی ئیتیحادیش لە ناومجتەمەعی دەولی تەسیری زۆری لەسەر بابەت لێکرایەوە تەسیریش لە سومعی کردی کەواتە چارەسەرکردنی ئەو بابەتە لە صالحی هەموو عراق بەڵێ بەڵام ئەگەر بین تەشریعکردنی قانونەکە باز بکەینەوە قانونەکە کە تەشریع دەکرێت دەبێت بە جێرەی دەستور بی بە جێرەی دەستوریش بیتن ئیدارەدان و دەرهێنانی نەفت دەکەوتە سەلاحیەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە هۆکاری سەرەکیە کە دەسەڵاتداران لە بەغدا لە ساڵانی ڕابردوو بەڕاستی یعنی خۆ دەدزنەوە لە تەشریعکردنی ئەو یاسایە ئەگەر بێنەوەی جەنابەت باس کرد حکوومەتەکەی سوودانی لە منهاجی وزاری خۆی کە پێشکەشی پەرلەمانی کرد باسی ئەوەی کرد لە ماوەی 6 مانگ ئەو مەشروع تەقدیم دەکات ئەمە لێرە پرسیارێک لە خەڵک دەکەم حکوومەت کە دێ کارنامەی خۆی پێشکەشی پەرلەمان دەکات طبعا کارنامە لە دەستوری عراقی ئەهەمیەتێکی تایبەتی هەیە بەدەلیلی ئەوەی کە حکوومەت پێک دێ کە حکوومەت پێک دێ پەرلەمان دەنگ لەسەر سەرۆکی وەزیران نادا دەنگ لەسەر وەزیرەکان دەدا بەڵام سەرۆک وەزیران نادرێتە دەنگدان ئەوەی دەدرێتە دەنگدان چییە منهاجە وزاریەکەیە کەواتە منهاجی وزاری بەرنامەیکاری حکوومەت گرنگێکی تایبەتی خۆی هەیە لەنەوە بەرنامەی کارەکەیدا باسی لەوەی کردی لە ماوەی 6 مانگ دەبی پرۆژە یاسای نەفت و غاز تەقدیم بە پەرلەمان کە باشە ئەمە پرسیارەکە لێرەوە دەکەین حکوومەت لەو پرۆژە یاسایی تەقدیم نەکرد خۆ لە کۆتاییدا هەر پەرلەمانەوەی قراری دەکا یاساکە یعنی هەر پەرلەمانە دەنگ لەسەر یاساکە دەداتن ئەوەی لەسەر حکوومەت بوو تەنها ئەوە بۆ پرۆژەک تەقدیم کات لە بۆ پەرلەمان و پەرلەمانیش لایەنە سیاسیەکان لە نێوان خۆیان لەسەر ئەو بابەتە گفتوگۆیان دەکرد و لە کۆتاییشدا دەگەیشتێنێت بەڵام بەداخەوە حکوومەتی سوودانی ئەو پرۆژە یاسایی تەقدیم نەکرد و لە هەموو نظامێکی دیموکراتیش لە دنیای وایە ئەتودەی کە حکوومەت 4 ساڵی خۆی تەواو دەکات لۆ ئەوەی بتەوێت لێپێچینەوەی لە حکوومەت بکەیت ئەوەیە بزانی نسبەی چەندی ئەو بەرنامەی کاری کە تەقدیمی کرێ جێبەجێ کردیە یەک لە خاڵە هەرە کێشە لەسەرەکان کە حکوومەت جێبەجێ نەکردێت بابەتی نەناردنی پرۆژە یاسای نەفت و غاز بووە زۆر باشە دکتۆر لە ماوەی ڕابردوو هەرایەکی ئەوە دروست بوو کە تورکیا باس لەوەی کردبوو تایبەت ڕەجەب تایب ئەردۆغان کە ساڵی داهاتووی تر ئەو گرێبەستە نەوتی کە چەندین ساڵە لە نێوان
عێراق و تورکیا هەیە بۆ هەناردەکردنی نەوتی عێراق ساڵی دابێ کۆتایی دێتن و نوێ ناکرێتەوە باس لەوە کرا کە ئەمە کێشەیەکی گەورە دروست دەکات بۆ عێراق تایبەت لە سەر هەرێمی کوردستانی نەفتی هەرێمی کوردستانیش لێکدانەوەتان چییە بووە ئەمە کێشەی یاسایی بۆ نەوتی هەرێمی کوردستان دروست دەکاتن زانی بابەتی نەفتی هەرێمی کوردستان کە ئەو بۆڕەیەکە باسی دەکەن تەمەەن دوو بۆڕیمان هەیە لە هەرێمی کوردستان و ئەوەی کە پێشتر و ئەوەی کە ئیتیفاقیشی لەگەر تورکیا لەسەر ئەو بابەتە پێشتر کرایە ئەوە تایبەت بۆ بەخۆیان بڕاستی کە باستەوەی دەکات لە ساڵی 2026 نوێ ناکرێتەوە بەڵام جەنابەت دەزانی قابلی مفاوەزاتە ئەکید حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیش لەو بابەتە قسەیان دەبی و ئەو بڕیارەش بڕیاری تورکیای کە نوێی ناکاتەوە مەبەستەکە لێرە ئەوەیە بەو شەرتانەی کە ئێستا هەیە نوێ ناکرێتەوە ڕەنگە ئەویش پێشنیاری دیکەیان هەبیان با بڵێن داوا بکەن هەندێک هەمواری ئەو ڕێکەوتنەی کە هەیە پێشترێ بە شێوازێکی دیکە بەڵام بە مطلقی کە ڕێگەنادا من تەسەوڕ ناکەمەوە بۆ چۆنی خۆمیان ڕەنگە معلومات نەبی بەڵامەوە تحلیلی خۆمە لەو بابەتە کە ڕەنگە پێویستیان بەوەی بیکە گرێبەسەکە بە شێوازێکی دیکە هەموار بکرێتەوە نەک هەر بە مطلقی دکتۆر ماوەیەکی زۆرە گفتوگۆ لەسەر ئەوە دەکرێتن کە جارێکی تر نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە ئیتر هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ڕازی بووە جەنابی سەرۆک وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان باسەوە دەکەن کە هەموو نەرمیەکمان نواندووە بۆ ئەوەی جارێکی تر نەوتی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێت ڕێککەوتنیش کراوە ساڵی 2023 بۆ ئەگەر هەڵا نەبم عێراق بۆچی ڕێگرە لەوەی کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە باسەوە دەکەیت کە دەوڵەتی عەمیقە لە ناو عێراق ڕێناداتن کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە بەڵێ بابەتەکە بەڕاستی زیاتر سیاسی لەوەی کە اقتصادی بی هیچ پەیوەندی بە بابەتی اقتصادی نیە چونکە بە دلیلی ئەوەی مانگانە با بڵێن حکوومەتی اتحادی مەبلەغە یەکجار زۆر زەرەر دەکە لە ناردنی حکوومەتی نەفتی هەرێمی کوردستان خۆ ئەو نەفتی کە هەرێمی کوردستان دەینێری چه ئەوەی کە هەرێمی کوردستان کە دەینێری وەکو خۆی کە دەینێریان ئەوەی کە لە داهاتوودا لە ڕێگای سۆمە دەڕوا لە کۆتاییدا هەردەگەڕێتەوە ناو موازنەی اتحادی بەڵام کە ئێستا ڕێگرە بابەتەکە سیاسی هیچ دیکە نییە ئێوە هیچ ڕۆڵێکتان هەیە وەکو پەرلەمان لەم بابەتەیە یان باس لەوە بکەین برێن پەرلەمان لە عێراقا هیچ ڕۆلێکی ئەوە توی ماوە بۆ ئەوەی کێشەکان یەکلایی بکرێتەوە ماوەیەکی زۆر بۆ 3 مانگ زیاتر بوو نزیک 3 مانگ بوو کە موشەخۆرانی هەرێمی کوردستان نەدەنێدرا لەلایەن بەغداوە بۆچی پەرلەمان لە بەغدا یان لە عێراقا خاڵی یەکلاکەرەوەی کێشەکان نییە بۆچی ڕۆلێکی ئەو توی نییە کە بتوانێت حکوومەت ملکەچی شتێک بکاتن کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقدا یاخۆ ئەو حکوومەتە پەرلەمان دەنگی پێداوە دروست بووە ڕاستە بەڵام لە کاتێکدا ئەوەی جەنابەت باسی دەکەی ئەگەر هاتووە ئەندامانی پەرلەمان بیرکردنەوەیان با بڵێن تەمسیلی هەموو عێراق بکەن ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە لە پارێزگاکانی جنوبون بە هەمان شێوەی کە دیفاع لە پارێزگاکانی خۆیان دەکەن بێن دیفاع لە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش بکەن لە کۆتاییدا ئەوانە نوێنەری حزبە سیاسیەکانن ئەو حزبە سیاسیانەی کە لە حکوومەت بەشدارن هەمان ئەو حزبە سیاسیانن کە لە ناو پەرلەمانیش بەشدارن ئەوانش تەمسیلی سیاسەتی حزبەکانی خۆیان دەکەن ئەوە هۆکار بووە کە نەتوانرا ئەو بابەتە زۆر باشە بەڕێز دکتۆر ڕێبەرهادی سەرۆکی کۆمیتەی یاسایی پەرلەمانە عێراق لە ستودیۆ دیگەلمە وەگەلێکی سوپاس هین هەر هەبن سپاس دەزانم